کۆلێژی زانستە سیاسیەکانی لە بەغداد تەواو کردووە. هەر لەو ساڵشدا بۆتە ئەنهێنی پارتی دیموکراتی لە سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردوو تێکەڵ بە سیاسەتەوە و یەکەمین وێستگەی ژیانی سیاسیشی لە ناوی سیاسی و مێژووی و ئەدەبی هەیە. لە ساڵی 1970 ژیانی ئاوسەرێتی پێکێناوە. باوشی دوو کوڕ و کچێکە بە ناوەکانی نما چیا چرا. بەبیری تۆ، بەڕێبازی تۆ، بە هەنگاوەکانی تۆ شەوەزەرێکی نیشتیمان کاک نەوشیروان بۆ هەمیشە چاوی لێکنا، بەڵام چاو لێکنانی هەمیشەی ئەو مانای کۆتایی هێنان بە ڕێبازەکەی ئەو نییە. هەموو ئەوانەی کە خەمخۆری ئەون درێژە پێدەری خەباتی ئەو دەبن، درێژە پێدەری ڕێبازەکانی ئەو دەبن، بەوەی کە هەموو ئەو ئامانجانە کە ئەو هەوڵی بۆدا و کۆشی بۆ کرد ئێمە ئەتوانین ئەمە بکەین. هەر ئەوەی ئەو پێیوا بوو کە دەبێت خەڵکی کرێکار و زەحمەتکێش، خەڵکی فەقیر و بەشمێنەتی کوردستان هەمووی ئازاد و یەکسان بژی. زۆر خۆشحاڵم بەوەی کە تاکە سەرکردەیە لە مێژووی گەلی کووردا توانیوێتی هەموو ئایەکان بگۆڕێ بە نایەکان، توانیوێتی نافێری هەموو خەڵکی کوردستان بکە، توانیوێتی بە هەموو گەنداڵکاران و بە هەموو دز و بە هەموو مافیا و بە هەموو خاکفرۆشان بڵێت کە ئێمە نیشتیمانمان دەوێت، ئێمە نیشتیمانێکی ئازادمان دەوێت، ئێمە ئازادیمان دەوێت، ئێمە یەکسانیمان دەوێت. دووبارە هاوخەمی هەر هەمووتانم سپاسان دەکەم. لەسەر ئاستی سیاسی وەک ئامانجێکی نیشتیمانی باوە سەبات بۆ ئازادی کوردستان دەکەین. قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه. سەرکردەیەکی شۆڕژگێڕەوە بۆ سەرکردەیەکی ڕیفۆرمخواز، لە فەرماندەیەکی جەنگەوە بۆ سەرکردایەتیکردنی گەورەترین بزوتنەوەی سیاسی و مەدەنی لە هەرێمی کوردستان. هەرچەندە ژیانی سیاسی پڕ بووە لە هەوراز و نشێ و لە وێزگە جیاوازەکانی ژیانی سیاسیدا ئەزمموی ئەندامەتی لە 4 حەزبی سیاسی جیاوازدا هەبووە. ئەمڕۆ حەیاتی بووە لە تەمەنی 73 ساڵیدا گۆڕەپانی سیاسی کوردستانی بەجێ
یاریەکێتی بيعمل خود تنوع التوازن بيعمل خود يشكي ما يقول يصرف أمواتنا وأموات جماعة الحاضرين أستاذنا وأستاذ جماعة الحاضرين دیکە ژێرین سیاسی نێوشیروان مستەفا بوو بەسەر ئەنجامدانی چاکسازی لە سیستەمی سیاسی و ئیداری هەرێمی کوردستاندا بۆ هەڵبژاردنی پەرلەمان لیستی گۆڕان دروست کردبوو بە بەدەستهێنانی 25 بەبیری تۆ بەڕێباسی تۆ بە هەنگاوەکانی تۆ شەوەزیرێکی نیشتیمان کاک نەوشیروان ببێ بە دەرسێک بۆ پەندێک بۆ هەموو سەرکردەکانی دوای خۆی ئەم ڕێگای کاک نەوشیروان بەردەوامی پێ بدەن چەند خەڵک بە پەرۆش بوو بۆ پرسەکەی بۆ ماتەمینیەکەی بۆ کەسایەتی خودی خۆی کاک نەوشیروان سەرەتای دەستپێکردنی لە مەحاڵەوە مەحاڵیان کرد بە واقع لەگەڵ بەڕێز مام جەلالە دوا ئەوە بەڕاستی مامۆستایەک بوو بۆ ئێمەمانان کە پەروەردەی دەستی کاک نەوشیروان بووین کاتێک کە لە کۆمەڵی ڕەنزدەرانی کوردستان ئێمە خەباتمان نەکرد زۆر شت لەو بەڕێزەوە فێر بووین بەڕاستی خۆنەویستی دڵسۆزی بەرامبەر بە میلەتەکەمان وەفایی بەرامبەر بە هاوڕێکانمان هەمووی لەم کەسایەتیەوە ئێمە فێر بووین هیوادارم لە دەستمانە بەداخەوە هیوادارم کامە پەندێک بێت بۆ هەموو سەرکردەکانی کورد کە ئەبینن چۆنی کاک نەوشیروان ئاوا ماڵ ئاوایی کرد و خەڵک وا بە پەرۆشەوەیە بۆی کاک نەوشیروان کەسێک بوو بیرمەندێک بوو بیرمەندێکی نوێی شۆڕشی سپی بوو بەداخەوە من هیچ وشەیەک نابینمەوە بۆی کە تعبیر لەوە بکە کە چەنە نیگەرانم لە دەستدانی ئەو بۆ ئێمە سەروەتێکی میلەت بوو بەڵام پەیمان بێ لەسەر ڕێبازەکەی ئەوە بین هەتاکو و دواپەیانمان نەگەێنین درود لە جانی و ڕۆحی شاد بێ کۆچی دوایی ڕێکخراوی 29 گۆڕان چکاری کەریکێ بێ لەسەر وڵاتی کوردستان و لەسەر سیاسەتی کوردستان حیزبا گۆرانە ژی سەبرێ دەخوازن ژە خودێ پیشی هەموو تشتی لێ ئەم دەکارن بێ تشتێ بێژن ڕۆژێ ها هەموو گەلێ کوردستان دەکارن ژێ دەرسێن دیرۆکێ دەربخن لەسەر وێ ئەساسی هەر چار پەرچەی کوردستانی ji bona kuwendayê me em bikaribin rêça wan bişopînin em dixwazin her çar perçeyê Kurdistan destê xwe bidin hevdû yek bin yek deg min ji bona wê rojê gelek dîrokî li benda menin ji bona van rojê dîrokî jî dibêje em bi vî münasebetê bi ser bikevin bi vî münasebetê em dibêjin serê gelê Kurd sax be ji hereketa goran re sebrê dixwazin û روجه ما چقاس وندای می گران همیجی اف جبونا ما بینگهن جبونا ما دیروکن ام وک ریخستن ام وک سازیجی ام روچا نمر بشوپینن حتانی کردستان آزاد سپاس جواد کم مدى نتيجة لجيكا كأنه هنكسي تسليم روسيا وهنكسي تسليم قبولك توشي سزاداني قانوني بي وسزاداني ودياري في قبول كذلك كان حوالنا لە شارێکی پرسیەکان ئامادە کرد بۆ خوارێ خۆشببوو ڕێکخراوی 29 گۆڕان چیت هەیە بمبوونەوە سەرەتا هەرچیە بڵێم ئەو بۆشایە پڕ ناکاتەوە کە کاریزمایە چۆک و کاک نەوشیروان ئێمەی بەجێهێشت لە سەرەتا هەمیەوە بڵێم بەڕاستی کاک نەوشیروان ئێمە ئەم پرسەمان بۆ بەڕێز کاک نەوشیروان
ناوزەران بوو لالایەکی دیکەشەوە جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەپێی هەندێک لە سەرچاوە مێژوویەکان هەرچەندە نەوشیروان مستەفا کەسی دووەمی یەکێتی بوو بەڵام لە کرداردا تا کاتی ڕاپەڕین ئیدارەدانی یەکێتی و سەرکردایەتیکردنی ساڵی 1975 لە کاتێکدا لە نەمسا سەرقاڵی خوێندنی دکتۆرا بوو بۆ دامەزراندنی کوردستانی سەربەخۆ ئەبێ دامەزراوەیەکی سیاسی بێ کە پێویستی بە کارزانێکی نیشتیمانی نووسراوە لە شێوەی دەستوری